ساتو او پلیکر لچینا ها خۆمە هەدیتە چیرە والله من بزرب کرد دەی پەلیکانێ ساتو پێکم دەکەی لێ قەیدی ناکە بادا باش بین بەرانە من وەستامە قەیدی ناکە بابێ دەرێن هاتیم دمۆرن سانە بیگرە هەی بیژی نابی ئاگال لە خۆ بیتن ها؟ ئاغا تو لێ گەڕێت بابە تو ناوت چییە؟ ناوی چەتۆیە چەتۆ وەڵا بابە ناوی لەگەرە خۆتی ئەو دەبڕۆن گەمەی خۆتا بکەن دەی ئای خۆلەی نەدا فەرموو جەنابی مامۆ فەرموو چەتۆ وەرە بزان وەرە برە پێش ئەدی کاکراسن لە چێ دەرە بەخور بووە لە گەمان باشە پێم برێ مەمور لێنێت هەی ناڵە ماچ کردن ماچی کردی يا والله أكرتي من روشك العمر ما بي توشي فتارتك ما عندك هاتي مقتلو هذا دموري ها فيهم ناري روشك هێشتا برینی ئاغای سارێژ نەبووە نۆرە برینی مەموریە ئێدە والله باقە زۆڵە واز بينا كاكل أي خوابك أو باشا تتو بابك نابي هندك أقل أخوي أتلواتك أما نبخوان لما بهنجتن ڕۆژاک سەری منداری ئاغای دەشێنی ڕۆژاک پەریوشی لە سەری مەموری دەدەی دە وەڵڵاهی ئەو جارە گەمام کە لەگە منداران هورد و چاوە دەردەینەوە واز بينا كاكل واز بينا ێبگەڕێ رورا كمان بكا بكا هات عشيان أنا بالساعة كذلك اعمل هات مأمون هذا بخير دي لبن دي هات بخير لكم حول يحكم ستاو بخير أبو عقبي بخير ستاو راتب بخير فرمو كيف قلتنا النوم يا بابا بخير فرمو يا اخو بخير بخير سر سوان فرمو هاي بخير كان ماما بخير ما كان هلا فرمو زنان ماما يا اخو بخير بخير ما تفرمون شينا محب الزوبة ما استعرف شي صار بينا والله اگر دوتان هەبی هي عيشة أنك خارة يك مسك دوتا لو دينم برو سيدة دي السلام عليكم. السلام عليكم. هبولاك بخير. يا اخوة بخير بين هبولاك بخير بين جنابي مأمور. يا بخير بين جنابي مأمور. فرمو دارش. هبولاك بخير. يا اخوة بخير بين جنابي مأمور. آودان كردوا. ايش ما نبي؟ لا عافوك يا عربي بخير بيه؟ عافوك يا عربي. وشو ده؟ نسيني دي وخاني. وين؟ مأمور هات يا مأمور. دزانم. دريم دا خود في كاكل كوبي. زور باشا. نايف تنسر شدين؟ ليش غادا تسيني دي وخاني؟ أري والله. أو خشتي تاو دكمو. خود بورم. هم كده دمك نهو. يلا باشا. وعافي زاري. الحمد تاو. براش دستو بركة باشا. جنابي معموري فرمو. تاب زور أزيد مشيش أخو شرمي ناكم. نوش جانبي يا أخو. خندر لكايا. أشهدوا. أو ملمولي دبينن. أو
مەلمولا شەرمێ دەکە شەرمێ لە کێ دەکای شەرمێ لە کێ دەکەی لە چێ لە چێ لەو بنوورەیە شینە ئەرێ خانە هەستە فرەنە دەرێ سەری فرەنە دەرێ کورە ڕاستە کورەتە ڕاستە کورە کورەتە ڕاستە ڕاستە قوربان ناوی سەیدەیە لێگەڕە لێ زۆر قشتە لێگەڕە شینە بەرێ خانە بینە دەک بەرێ خانە واز لێ بینە باز ناوی مامۆ خواردنەکەی بەدری بکەوی فەرموو بخۆ آغا دەبینی ئەوانە تێ ناکەنەوە سەیدا ئەو دە چ لێ بکەم خۆ نایم پارود لە دەبینێم ها تو هەروە دەست و پێسپی بە ها زانە لە برسان دەمریان نا ئەمن نابرم لە برسان نا ئەوانە دەمرن لە برسان ئەوانە یاو ئەگەر نانی نەخوا لە برسان دەمری مەڵمونم خۆش بی ئەمن نانی دەخۆم وە نەبی نانی نەخۆم هەوکە دەچمە ماری کاکل چێ کاکلی ناناسێت کاکل کوڕی مامسی ئەو ها ئەدی مامس چێ مەڵمونە فەدی دیار عەز زۆر خەسیمی کەس ناناسی لە گوندەی کاکل کوڕی مامسیە مامزیش داچی چەتۆیە تێدەشتی ئەو ها ئێ باشە ئەدی چەتۆ چێ چەتۆ برا کاکلیە کاکلیش کوڕی مامزیە کاکل براسایی ئەوەیە مام هەینی بابی زارەیە زارێش سەیدا کردتە حەقایەتی مێشێ باشە کاک سەیدە هەوکە دەچێ مارە کاکلی چ دەخۆیت لە ماری کاکلی مەلمونم خۆش بی لە ماری کاکلی سبەینان نان و چای دەخۆم ئەدی نیوڕانان نان و چای دەخۆم باشە ئەدی هێواران ئێواران هەر جێزنە هەر جێزنەیە بەخۆی جێزنەیە هەردووکی پێکەوە دەخۆم هەردووکی وەڵا باشا بەخۆشی پاشا بەخۆم عزیز زاری بۆ دەندەک نابشێنی بەچە توێ برێ هەمیشی ئیشم هەیە بەزارێ
هاتي مەسە ناوی ئاگەڵە خۆبی هەستە کیژم هەستە فایدەی نییە کاکە سەیدا سەیدە وەختی دیتەوە من نەخۆشە چیگرانم لێ کەتی مەنوینێ دەنگۆ جووا بەچی بنێرن بە شەو باە شەوێ بە باە شەماری بە پلکە پێناوێ دەبا دەمەکم بێتە سەرینێ لای لە بۆی نەمایمایە سەرینێ رۆرە بەخێر بێ ئەرێ وڵا هەت بەخێر هاتیوە هەت بەخێر هاتیوە ئەتا خدا دەرێ بەت ئەوە خێر بێ سەیدەوە چتینەیە گۆشت و برنج و گۆشت گۆشت ئەو گواتی گۆشت ئەو کاکل ها بگرە دۆمەیە کورە هاتیمە سەرراوەستە سەیداوە چی هەناردیتی نازانی ها نازە خان نادیتی نازە خان سەیدە بیبەوە کاکن عیبە عیبە رۆرە کو دەبی ئەوە لە گۆشتی ناخۆی کاکە دێتو زارێتو سەیدا دێتو ناخۆی ئەمن بەخۆ ناخۆم ئێرۆ ناخۆی رۆرە دۆ سەیدە لە دیوەخانێ ورژی خۆی پڕ کردیە وڵا لە سووری سبینەوە زاتی بەزارم نەکەتی ئەلێ بەو خودایی دە کۆرە بم سەیدا ئەدیلۆ لەگەڵ تۆی نانی ناخۆی با بەکە ئەمن ناخۆم ئەمن ناخۆم دەڕۆم ئەمن دەڕۆم ناخۆم ها سەیدا گۆشتە گەورە نەیبخۆ سەیدە چێوە دەچم قەولم بە نازەیدا ئێرۆرە نانی بخۆ ئەوجە ئەوە ئەدینان نازە گوتی ئەتووەرە ئەمن قەولم پێدایە گوتی ئەتووەرەوە ئەمن چ دەوێ دەتەمێ هەموو گۆش گەلە بەخێر بێن سەرچاوان سەرچاوی براگچکەی خۆتان بەخێر بێن یاخۆ کاکە بەقسێ من دەکەی مەأموور هاتی بڕشکات داخی بکە قارن ئەتۆ چ دەری جێی خۆیتی ئەرە وەڵا ئەمن لە باتی کاکلی بووم تۆری خۆمی کرد دەکەمەوە ئەرێ وەڵی ئەمە هەموو لە پشتی کورە بابم تۆرێ چ و شکایەتی چ و حاریتە ئیسە بەرێ خارند و باپی وە تێدەگەن هاوکە چوم ئەگەر شکایەتم لە جەوهەری کرد مەأموور یەکسەر جەوهەری قۆربەس دەکەوتە هاوێتە زیندانی کورە کاکە قەت دڵی باشە ڕێک ناکەوی مەأموور بە پێی خۆی هاتە گوندی ئەو تۆ فرسەتی لە دەست خۆت مەدە کاکری ئەمەش هەموو شاری بۆ سەرچی سوینە هێشتا زۆری مایە حکوومەت کرمانجی بە هاغی بگۆڕیتەوە مەسەلە ئەوهانیە حەق ئاغا و کرمانجی ناناسی بەخوای برام ئەمگوێ هێشتا لە جێی گای مستینە لە بێخەبەران کەشکەک سەرەوە ئەدی حکومەت لۆ چ دانرایە حکومەت لۆی دانرایە کەس قەدر و بودی نەکات ئاها ئەو جلێ ئەمن کاکە ئەوکە قەدر لە من نەکرایە دەمادامەشی بەردەچی لە سەدان ئەو حکومەت هەیەنگۆ باسی لێوە دەکەن وەڵڵا هێشتا لە لاشی نەبوو هێشتا زەبری مەأمورانیان پێ نەکەتیە نوێ و هاقسەیان گەورەیە ئاخر ئەو مەأمورێکی دیە نوێ کورە دەنایە خوادینا نوێ دەفەرمو مان سابیر هێک دوو قسەی خۆشمان لۆ بکە ئەوە جەنابی مەأموری هاتیە و میوانمان هەیە و دیوەخانەی گەرم کە دەفەرمو دەی هاتم لەو لای ئەو لایە بارەکەم شەکر و چایە خەرمانم لە بەربایە سینگم کاروان سەرایە هەتا بەندەکی دەرێن سەتیت کەم ڕاوەستایە ئەو ڕۆ مەأموور میوانە دوو شوڕتەی لەگەردایە دەو خۆش مان سابیر مام عەلی نۆرەی توە
ئەو زارە نۆرەی تووە دەفەرموو بەسەر چاو مەمور میێوە لە بخاتی مەموری هەر بەسەر چاوە تاسبین ممنون ممنون درم قلينا قلب رانا قلب رادرنا لسان باركم لدادات الله الله درقم في دزاني ادي نعرف كل كور عرب ابونا لك عشان وانت قدر وكان لك سردار مبروء واري دقادر برادرنا من لبو خاطر ديخوم برادران دسومو وسجاك كاول قرسوق بيزنك بسري شيواني عم برابري دسي كاول قرادني اول ما جب وارم بخدا وجه لك عشان قدر من كرا ولقايا يا واركاني دور ما عليك دور بري هەندە پرسیارم هەیە حەز دەکەم در لە پرسیارەکانم نەڕەنجێ دەفەرموو ئەمن تازە لەو ناوچەیە دامەزرایمە لێ حەز دەکەم لە وەزعەکەی بگەم سەرچاوم هاتی مامور ئەفەندی بەڕاستی مەئموری باش ئەوها دەبی ئەو جەلوێ وان پێ باشە چاوم بە خەرچی ئاوایی بکەوی لۆ قوربان دەری باوەڕت بەمە نییە مەعازەڵە کاک زەوەر مخابنەوە هادرێ بەرام بخۆتان دەزانن ئەمن هەموو ڕۆژێ هاتوویە گوندانم پێ ناکرێ ئەو جەلوێ وان پێ باش بوو هەموو لایەکی ببینم والله دەنا ئەمە هەموو لایەکمان هەر ئەوەندەینا هەر ئەوەندەینا کوڕم جەوهەر مەئموور کوی دەوێ ئەوها بکەن ئێ بابە چێمایە لەوانەیە هەندێک نەخۆش و پیر و مندار مابن ئەوامر وایە کاک جەوهەر ها ئەوەشم بەبیر هاتەوە مزجێنێکی خۆشم پێ مزجێنی بەرێ لەو ڕۆژانە مەکتەب دەکرێتەوە مەکتەب چەندێ لەو گوندەی لە ژاناوی جەنابی مەموری بەرێ ئەمن هەمکە دێمەوە بەرێ حملە چێ درێ خارە نازانم هەرە لەوانەیە دیسان شتا پێی نار پێی نار پێتان دەرێن لە ناوبووندی چاوەکان دەکەنە چار چاو لێ نەگەڕێن ئەوەی ئی خۆمان نەبێتن پێی بێوکانە بکەوێت تێگەیشتن ئەمر دەکەی خارە ئەمر خارە دەی با بەرێ والله وبالله وتالله كافر بلي كلك مخام يا اخواتي وجماعتهم دزانه خدا يعافيك يا ربي خدا راضي بك خدا يعافيك يا رمضان كدبي ان شاء الله حما بري خارة بري ورا خيراك داي برو سواري اسمك يبا يلا شوفتم برو ما مستعدين وحما ما مستاب بقسي من ناتو حما تدري اغا ايش بيتها فخار زحمت ما مستاب بقسي مقرته حما بري اغا رزات ليدكا داي خيراك سواري اسمك بو بهار ترحشبوا بهنوا يلا داي بەێ هەنووکە دەسمە ناوبوونی تێیان دەگەیدن هەر زەلامەش قسەی خواری دەدەی بێتە دەرێ بە شەپ و شوراقان دوایە بە خۆم شار بە دەری دەکەم ها کارە خەبەری کاکری بدەین نا بەران ئەگەر هات چ بکەین خارە مێرن ئەمر دەکەی خارە جاڕێک بەێ
سبرێک مامەلابێ ئەو فتوای چیدا ئەو ئەدیەت و کانەبی ئاغام خۆش بی ئەگەر جەنابەت بێ مەتکەب حرامە تەواو یعنی مەتکەب حرامە دەبا مەلا لەو ناوەڕی بەزێمان بێری ئەو کە بە زۆریش باە فتوایەکەم پێ دەدا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. حما خيرة. هديكو نام ناسي أمن حمود دمي لدو إيشي خيري ما موسطا داي حما بزاني نسد فيه والله ما موسطا أغراني كرديمة زور باش فرمو قوتي هركوشي بي دبي ما موسطا بقريتو لو خار قوتي بهر ترحشي بي نابي ما موسطا بجي ما بيري حما هاو كراستو الروان بيان بريت قومه خوشيتي تو ما موسطا خوشيتي تو مران آغا ما موسطا أول دعي زحت ماني يلا بركي ديقود هر دبي بيتوا هركوشي بي زور ممنون والله انت عضناتها ما موسطا رزاد لي دكا ديقود هر صبري بقصي دكا سواري كري عيبكو دابزين دو عيب خار ديقود دستي ما دكم ديقود براكا ورما تازه كار لكار ترازا حما اخر ما موسطا خار صور ايشي بيتا حما بري هاو كراستو الروان بيان بري مأمور هاتي يا مأمور لرديتم ديارة بياوتشي باشا بران مأمور دري دعان حوين متكب يبكنوا الحمد لله ايشا تساكا كو هاي ادي وحرام نيه ما مستحب نخير حرام نيه والله ده خار ده قلت حرام او نابي ببيتوا اغا بس هوتوا دنا الدين قطع وقد واينا فرموه او هوكا برو باغاد بري حتى صاحبي جوهري بي نا آغا و نا گوندی جاناوی قط استراحت ناکە آخر ما مستا با پێت برێم دێمەوە بەران ئەگەر ئەنگۆ لەسەر ئەو عەقرەی بن ناچار ڕۆژێکی هەر دێمەوە بابا ئەو مەئمورە تووشی جێ سەرەکمان دەکات سەوهەر فەنجی بە تاریکی وەمەنێ سارێت چ بووە؟ هەدی نابینی بابا لەلایەکی دەیەوێ هەرچی و پەرچیان ببینی لەلایەکی دیز مزجێنیمان دەداتێ وەڵڵا چییە؟ مەتکەب دەکرێتەوە مەتکەب کوڕم ئەگەر لەگەر کرمانجان نەرم بی لە قسەی بابی خۆت دەرنەچی
السلام عليكم. السلام عليكم. وعليكم السلام. بخير 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 بخير. كلام يرجع. السلام عليكم. وعليكم السلام. شاكر أتو قيدناك برو ماري لو نخوض قليلة سرنية زوراغا قوتي با كاكل إسراحة بكا ممنون ساقبو ممنون آخرك برام ممنون. السلام عليكم. عليكم السلام. كاكل قرسو غاي شوي دمجين توي مال بندي دمجين